کۆمەڵ و گۆڕان بە گەرمی هاتوونەتە مەیدانەوە، دەیانەوێت لە ئێستا بەدواوە شان بدەنە بەر هەموو بەرپرسیارەتیەکان لە دوای شکستێنانی ریفراندۆمەکەی پارتی و یەکێتی و هاو ئاوازەکانیان. گۆڕان و کۆمەڵ سەرقاڵی پێکێنانی حکوومەتێکی ڕزگاری خوازی نیشتیمانین، بەڵام تا ئێستا ڕوونیە پارتی و یەکێتی دەیانەوێت بێنە نێو معادەلەکەوە یاخود بێدەنگ دەمێننەوە. هاوڵاتیان پێشوازی لە دەست پێشخەریەکەی کۆمەڵ و گۆڕان دەکەن و بە هەنگاوێکی باشی دەزانن بۆ پینەکردنی برینە سیاسیەکان کە لە نێوان عێراق و هەرێم دروست بووە. والله خەڵک چاوەڕوانە بە زۆر بەگومانەوە تقریبا. گومان لە چییە؟ هەر لەوەسێ نەتوانن ئەوە بکەن کە ئەیانە بیکەن. وڵاتیکەن دەبێت ئەگەر وا بکەن و خۆشیان هەمویان کۆبن بخواان ڕاوێشکەن بە خەڵکە بە خەڵکو و بزانن داخوا چیەکەن و چ ناکەن و بزانن ئەم خەڵکەکەوت ئەو دۆخۆ بەشکە میشەڵا چاک بێ. دەبێت چاچکن بە هەمویان نەک بەرە حیزبێک و دوو حیزب بە سێ حیزب بە هەر هەمویانیان چەند حیزبن 20 حیزب هەیە 30 هەیە هەرچ هەمویان کۆبن لەسەر مێزێک و بۆ خوان بەرژەوەندی خوان بۆ میلەتە چی باشەوەی بۆ بکەن. ئەگەر بە قسەی کۆمەڵ و گۆڕان کەن زەرەر ناکەن. کۆمەڵ و گۆڕان بە قسەی میلەت دەکەن لەگەڵ میلەتان برای بەڕێزم لەگەڵ میلەتەکەیان. ئەگەر ئەم سەرکردانە بە قسەی ئەم پیاوانە بکەن زەرەر ناکەن. هیواخوازیشم بە قسەیان بکەن. وەڵا هیوادارم ئەوەیە کە لە سەر ئەم پرۆژەی خۆیان بەردەوام بن، وازی لێ نەهێنن، ئیشەڵا ئەوان ژیان بە قسەیان نەکەن، حکوومەتێکی باش دروست دەکەن لە پێناوی ئەم خەڵکەیە. دەستپێشخەریەکەی کۆمەڵ و گۆڕان لەم هەفتەیەدا سێ کۆبوونەوەی فەرمی و چەند کۆبوونەوەی تری لێکەوتۆتەوە. کۆبوونەوەکان قسەی زۆری تێدا کراوە و هەردوو لا دەیانەوێت بەڕێکەوتن بگەن بە دەرەنجامێکی کۆتایی کە بە بەرگێکی نوێوە لەگەڵ بەغداد دابنیشنەوە و کێشەکان بە گفتوگۆ چارەسەر بکەن. بۆ ئەم دۆخەنا سەقامگیرەی ئێستا هەرێمی تێکەوتووە هەمووان ئەم بژاردەیە بەباش دەزانن. بە بڕۆی من بیرۆکێکی خراپ نییە، پرۆژەیەکە پێویستەکە کە گفتوگۆی لەگەڵا لەسەر بکرێت لەگەڵ لایەنەکانی ترا و هەڵ بدرێت تا چەند عملیە، ینی پرۆژەکە گرنگە بەڵام ئەبێ میکانیزمی جێبەجێکردنیشی ڕەچاو بکرێت، چونکە لە کۆتاییە بزوتنەوەی گۆڕان و کۆمەڵی ئیسلامی دوو هێزن کە دەنگدەری خوان هەیە و کورسیشان هەیە لە ناو پەرلەمانی کوردستانە، بەڵام ڕێژەی کورسیەکان پێویستی بەوە هەیە کە پاڵپشتی هێزی تریشی بۆ هەبێت بۆ ئەوی بتوان ڕێسبەی نەگەر لە پەرلەمانە بکرێت بە بڕیانە یان بۆ نەمتبانە لە حکوومەتی ئێستا بسەنرێتەوە، پێشوەق توانین بێت توانرا بێت کە دەنگی تەواوی بۆ کۆ بکرێتەوە. لە دوای ئەنجامدانی ریفراندۆمەکەی 25 ئەیلول هەموو دەرگاکان بەڕووی کووردا داخران، هەموو پشتیوانیان نێودەوڵەتی و نێوخۆیەکانیش کب بوونەوە. ئێستا هەموو خەڵک چاوەڕوانی ئەو هەنگاوی دواتر دەکەن کە کۆمەڵ و گۆڕان سنگیان هێناوەتە پێشەوە و بەنیازن بۆ ڕزگاربوونی هاوڵاتیان داشێک بەرنە پێشەوە. ڕەمێر عوسمان، کەناڵی ئاسمانی پێام، سلێمانی.